خۆشەویستان بەردەوامین باز لە ئامادەکاریەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستانەکەین بۆ کۆنگرەی حیزبەکە بابزانین ئامادەکاریەکانیان بە شۆ گەشتووە دەیانەوێت چ جۆرە کۆنگرەیەک ئەنجام بدەن. حیزبێکی ڕەسەنی هەرێمی کوردستانن بێگومان کاریگەری هەیە کۆنگرەیەوان لەسەر هەرێمی کوردستان. گفتوگۆ لەسەر ئەو بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فاتح سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان. دکتۆر سڵاو لێبێ بە خێراتی سەرچاو زۆر بەخێر بێ. دکتۆر ئامادەکاریەکانتان بە شۆ گەشتووە؟ بە ناوی خی گەورە ئامادەکاریەکان ئێمە دوو چەند لیژنەیەکمان پێکێنا لە سەرکردایەتی بۆ بڕێوەبردنی کارەکانی کۆنگرە. یەکێک لەو لیژنانە تایبەت بوو بە ئەندامانی کۆنفرانس چۆن هەڵبژێڕێن ڕێژەکە چۆندا بەش بکرێ. یەکێکی تر لەو لیژنانە بریتی بوو لەوەی کە ڕەشنووسەکە چۆن هەموار بکرێتەوە. هەرێکە لەم بە بڵێن پرۆسانە توان بڵم چەند قۆناغێکی خایان بۆ نمونە من خۆم لە ڕەشنووس بووم تقریبەن بە 4 قۆناغ ئەم بابنی هەموارەمان ئەنجامدا. لیژنەیەکی تر تایبەتە بە کاروباری کارگێڕی و هونەری کە ئەوانش خەریکی کاری خۆیان. لەسێ ئێمە ئامادەین بۆ گرتنی کۆنگرە. توانم بڵم هەموو ئامادەکاریەکمان تەواو کردووە. چەند ڕۆژی تر؟ ئێمە لە 27 لە هەولێر یەکەم ڕۆژی کۆنگرەیە. باشە چەند ڕۆژ دەخایەنێ؟ دوو ڕۆژە خانێ مەبدەئیە. باشە. بۆ هەڵبژاردنەوەی ئەمینداری حیزبەکە زۆر جار لێرە و لەوێ گفتوگۆیی لەسرە لە نووسینەوەی ڕەشنووسەکەدا هیچ دەستکارێکم ڕەشنووسە کراوە بۆی جناوی مامۆستا بتوانێت وەکو ئەمیندار خۆی هەڵبژێرێتەوە؟ خۆی ڕەشنووس کە تۆ هەمواریەکەیتەوە ئیتر ئەکرێ زۆر شت گۆڕانی بەسەرا بێ ئەکرێ شت وەکو خۆی بمێنێ. ئێمە لەو ڕەشنووسا زۆر شتمان دەستکاری کردووە. ئێمە یعنی ئەو کەسانەی کە ئەندامی کۆنفرانس بوون کە لە هەمان کاتە ئەبنەوە ئەندامی کۆنگرە بۆیە ڕەشنووس لە کۆنگرە گفتوگۆی زۆری لەسەر ناکرێ لەوانەیە تەصدیق بکرێ. هەموو ئەوانەی کە ئەندامانی پێش ئەندامانی کۆنفرانس لە هەموو دەڤەرەکانە ئێمە هەموو ئەو خەڵکەی کە معنی بوون بەشداریان کرد. دواتر جارێکی تر ئەو لیژنەیە دایڕشتەوە بردمانەوە سەرکردایەتی، جارێکی تر ڕەشنووسێکی تر، جارێکی تر بۆ کۆنفرانس، جارێکی تر لە سەرکردایەتی یەنی کۆمەڵێ ڕێگەی خۆی گرتووەتە بەر. جا لەم هەموارکردە هەموو شتێک قابلی ئەوەیە بگۆڕێ. بۆ نمونە ئێمە ئەنجومەنەکانمان هەبوو، ئێستا ئەنجومەن نەماوە هەمووی بۆتە مەکتەب. باش ئێمە هەندێک دەستگامان هەبوو، ئەو دەستگای من بەرپرسی بووم سنتەری توێژینەوە ڕاپرسی، ئێستا خوێندنی باڵاش چۆتە پاڵی. بۆ نمونە دەستگای تر هەیە جامان کردووە، یعنی کۆمەڵە شت دەستکاریمان کردووە. ئەم دەستکاریە مادام تەصدیقەکرێتتر ئەچێتە بوار. ئەوەشی کە پەیوەندی بە دووخولی ئەمیندارەوە هەبوو یەکێک بوو لەو بەرگانەی ئەتوانم بڵێم ئەگەر هەڵە نەبم لە 90 لەگەڵ ئەوە بوون دووخول نەمێنێت بەگجاری نەماوە ئێستا کە لەم ڕەشنووسە نوێیە دووخول نەماوە. بەڵام کە دووخول نەماوە ئەمە دوو ینی شت ئەدا بەدەستەوە. یەکەم ئەگەر ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانی ئێستا بێوێ خۆی کاندید کاتەوە ئەتوانێت. بەڵام ئەمە لە لایەکی ترەوە بە هیچ شێوەیە ڕێگر نییە لەوەی کە کەسی تر بێتە پێشەوە یا خۆی کاندید کە پێشتری شەروا بووە. بەڵام ئەوەی کەوا ڕێگە بگیرێ لەوەی کە لە دووخول زیاتر بێ ئەوە بە زۆرینەی دەنگی ئەندامان ببێ هیچ پستانێ وەکو چۆن دەستگای ترمان نەهێشتووە، دوو دەستگای ترمان تێکەڵ کردووە، بڕگەشتان لابراوە. باشە دکتۆر هیچ کەس هەیە خۆی کاندید بکە؟ تا ئەو کاتەی من بەڕاستی ئاگداری ئەوەی سەرکردایەتی هەم کە خەڵکێکی زۆرە، بەس بۆ ئەمیندار من نەمپرسیوە لە ڕاستیەتە، یعنی باسی زانیاری ئێستای خۆمەکەم چونکە بۆ هەمویان لیژنەی تایبەتی هەیە، من لەو لیژنیانە نیم بەڕاستی زانیاریەوەی کە هەیە بەس جەنابی مامۆستا سەلاحەدین. مامۆستا سەلاحەدینیش تا ئەم دەقیقەیە من نەمبیستووە کە بڵێ من خۆم کاندید ئەکەمەوە یان نایکەمەوە، ینی بۆ ینی کراوەیە. بەڵام ئایا ئەو لیژنەی کە تایبەتە بە هەڵوێستی ئەندامانی حیزبەکە چۆنە؟ پێیان وایە هەرە بێ مامۆستا سەلاحەدین ئەو ئەرکە بگرێتە ئەستۆ؟ خۆی ئەگەر بۆ گوتم لە 90 کە لەگەڵەوە بن ئەو بڕگە نەمێنێ، یەکێک لە ئاماژەکانی ئەوەیە کە بەڕێز مامۆستا سەلاحەدین دەرفەتی ئەوەی هەبێ خۆی کاندید بکاتەوە بۆ بە بڵین ئەمینداری گشتی. تەمان ئەم بڕگەی کە لە پەیڕەوی یەکگرتووە دانراوە لە ڕاستیە لە هیچ حیزبێکی تران نییە. ئەمە یەکگرتوو خۆی داینا، ئەوە بوو کاتی خۆشی جەنابی ئەمیندار ڕۆیش خولێکش نەبوو. ئێستا کە خۆی دایناوە دیارە زۆرینەی ئەندامان لەگەڵ ئەوان کەواتە ئەمە خواستێکی ناوخۆییە ئەوێ دەرفەت بداتەوە بە مامۆستا سەلاحەدینیش. بەڵام ئەگەر کەسی تر هەبێ بێگومان زۆر جار دەوترێت لە دەرەوە یەکگرتوویەکێکە لەو هێزە سیاسیانی کە
توانێت زۆرترین کادری بەتوانە بۆ سەرکردایەتی پێ بگەێنێ بەڵام بۆ ئەمیندار وەکو دەزانین لە ساڵانی ڕابردووشدا ئەمینداری گۆڕی و دواتر مامۆستا سەلاحەدین دانرایەوە دیسان ئەوە بۆ ئەم خولەش هەر وا پێدەچێت ئەو دابنرێتەوە ینی ئایا کادری بۆ سەرکردایەتی نییە؟ ئێمە لە هەموو ئەو هەڵبژاردنانە بە تایبەتی ئەمان هەڵبژاردنەکانی دواییە بەردەوام دوو کە سێ کەسە بۆ ئەوەی کە کاندیدی ئەمیندار بن باش ینی وە نەبێ تەنها مامۆستا سەلاحەدین هەبوو و کەسی تر نەبوو بێ باش بەردەوام با بڵین کاندید بووە جارێک بۆمە دکتۆر محەممەد بوو مامۆستا محەممەد فەرەج و مامۆستا محەممەد ڕۆ بوو مامۆستا هادی بوو کاک ئەبوبەکر کاروانی بوو کاک ئەبوبەکر لە دوو جارە بۆ نمونە هەبوو ئەمە نیشانەی ئەوەیە لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە خەڵکی بەتوانە زۆرن تەسەورەکەم ئێستا ئەگەر هەندێک کەسیش نێنە پێشەوە لەوانەیە هەست بکەن جیلێکی تر خەڵکێکی تر هەیە لە پێشترە لەوانە گینا یەکگرتووی ئیسلامی کوردستان لە خەڵکی کەم نییە نەک لە خەڵکی کەم نییە من وازانم یەکگرتوو کەڵەکە بووی قیاداتی هەیە کەیجا هەندێک جار هەیە وەکو چۆن کەم قیادەیی کەمە هەندێک جار زۆر قیادەییش ئەگەر تەوزیفینەکەی ئەویش بۆ خۆی هەر گرفتی خۆی هەیە لە ڕاستیە ئێستا بۆ سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوەی من ئاگادار بم ڕێژەیەکی زۆر هەیە لە کاتێکە بە ینی ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەو خەڵکە دڵی بە یەکگرتوو خۆشەوە خۆشی بەوە ئەبینێ کە شیاو بێ توانەکەفای هەیە بۆ بوارە مامۆستا هەندێک لە ئەو بەڕێزانەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان بوون پلۆپۆستیان نەبوو لەم حزبە ئێستاش خۆیان بە یەکگرتوو دەزانن بەپێی بڕیارێکی حزبەکە بڕیار درا کە بێبەش بکرێنە بەشداریکردنیان لە کۆنگرە ڕوونکردنەوە کاری بە دوواداهات دوایین بڕیار لەسەر ئەم بەڕێزانە چییە؟ بەڵێ خۆتەزانی ئەوە بڕیاری باڵین سەرکردایەتی نیە ئەنجومەنی سەرکردایەتی نییە ئەمە بڕیارێک بوو کە لیژنەیەکە بۆ ئامادەکاری کۆنفرانس بوو ئەم لیژنەیە سەر بە ئەنجومەنی جێبەجێکردن بوو بە پێی ئەو پێوەرانەی کە ئەوان ناوە چەند کەسێک لەو بەڕێزانە کە هەر یەکگرتوون بەس ڕێگەی چوونە کۆنگریان پێنادرێت ئەمە وڵی ئەو بڕیارە بوو ئەو بڕیارە قابلی تانە لێدانە قابلی ئەوەیە کە جارێکی لە چاودێریە لە ئەنجومەنی سەرکردایەتی قسەی لە سەرکەین ئەو ئەگەرە لە پێشمانەکە ئێمە سبەینێ دانیشتنی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان هەیە ئەکرێ یەکێک بێ لەو تەوەرانە و ئەو بەڕێزانە بە بڕاتەوە بەکوێگە وەڵاهی من ناتوانم مامۆستا سەردانی یەکێک لەو کەسایەتیانەی کرد سەردانی ئەوانی تریشەکە ئەوەی کە من ئاگدارم مامۆستا پەیوەندی کردووە بە مامۆستا مەولودۆ کە ناساغیش بووە و قسەی لەگەڵ کردووە مامۆستا خۆی سەردانی مامۆستا محەممەد ڕەوفی کردووە چەند مامۆسایەکی تریش سەردانی مامۆستا عەلیان کردووە ماوەتەوە هەردوو مامۆستا ئەبوبەکرەکە هەردوو مامۆستا ئەبوبەکرەکەش پەیوەندیان پێوە کراوە لە ڕاستیە قسەیان لەگەڵ کراوە ئەوەی کە من زانیاریم هەبێ هەرچەندە کاک ئەبوبەکرێکیان تا ئەو کاتەی من قسەم ینی پرسیارم کرد هێشتر بڵی سەرقاڵ و شتی هەبوو بوو نازانم دوایەوە قسەکراویان مە بەسم وایە کەس ڕاست پێراوە بۆی قسەیان لەگەڵ کات و داوای ئەوەشیان لێکراوە کە ئەگەر ئەوان ڕازی نین بەم بابەتە ئەسڵ وایە لە ڕێگەی خۆیەوە لەوانەیە مافی خۆیان بەوانی ڕوونکردنەوە بدەن بەو پێی ئەو بێ بەڵام ئەو جۆرێک بە شڵەژانێ دروستکایە خەڵکی بە جۆرێکی تر تەفسیری کات خوێنەوەی تری هەیە بە هەر حاڵ ئەوان مافی تانەدانیان لەم بڕیارە هەیە ئەنجومەنی سەرکردەشە دیراسی بکرێت و ئەوان بتوان بەشداری بکەن ئەگەر ڕێگەیان لێ دەگیرێ لەوەی خۆیان بۆ هەر پلە و پۆستێک کاندید بکەن من وا نازانم مادام ئەو مافی چۆنڵی بەشداری هەبێت ئەگەر ڕێگریە ئەو کاتە نازانم و لیژنەیە کە معنی ئایا شتێکەیە ڕێگر بێلەوە ئەوە بەڕاستی پەیوەندی نییە بە منەوە من ناتوانم وەڵامی ئەو بمەوە مامۆستا زۆر جار لێرە و لەوێ لە پاڵ خزمەتە زۆرەکان یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕەخنە لە هەڵوێستیم حزبە دەگیرێ و دوایین سەردانی جەنابی مامۆستا بۆ تورکیا لەم کاتەدا هەندێک لێرە و لەوێ ڕەخنەی لێ دەگرن دەڵێن کورد لە دۆخێکی وادایە لە ڕۆژاوای کوردستان هەموو وڵەکانی تورکیا بۆ لە ناوبردننی ئەوێ و ناشی چارێتەوە وەزیری دەرەوەی تورکیا ماژەی پێدەکا بەڵام ینی هەڵوێستەکانی ڕەخنەی لێ دەگیرێ کە نەتەوەیی نین کە نیشتیمانی نین لەو دۆخانەدا ڕای ئێوە لەم بارەوە من حەزەکەم یەک شتێک بڵێم زۆر بە ڕوون و ڕاشکاوی ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو پەیڕۆ و پرۆگراممان وەکو قەنەعەت و بیرکردنەوەمان باوەڕمان بەوە هەیە نەک فیدراڵی نەک بڵێن خۆبەڕێوەبەری باوەڕمان بە دەوڵەتی کوردی هەیە باوەڕمان بە کوردستانی گەورە هەیە ئەگەر زەمینەکەی بڕەخسێ
و ئەمە بە مافی خۆمانە زانین و ئەمە بە ئەتوانم بڵێم خی گەورە کە فەرمی ومن ئاياته اختلاف ألسنتكم وألوانكم یەکێک لە ئاەتەکانی خوا جیاوازی ڕنگ و زمان و شتانەتانە بۆیە ئەمە بە جعلی خوایە زانین کورد هیچی کەمتر نییە لەو خەڵکی تر بە پلانێک بە سیاستێکە لە سەدەی بیستایە کورد بوو بەو چەند پارچەیە و بێبەش کرا ئەو مافی پێنەدرا کە گەلانی تر پیاندرا ئەگەر کورد دواکەوتوو بوو کورد دواکەوتوتر نەبوو لە عەرب ئەگەر کورد پەرتەوازە بوو چەندین میلەتی تر هەیە پەرتەوازە بوو با بە مەمانکەن بە یەک دەوڵەت لە سوچێکە ئێمەش دەوڵەتمان هەبوو ئەمە بەسمەوە ئێمە ئێستا بەڕاستی زامداری ئەو سیاسەتە خراپەین کە لە بە بڵێن سایکسبی کواکرا ئەمە لەلایەکە کەواتە ئێمە ما هەموو مافێ کە هەر گەلێکەیەتی بە مافی ڕەوای گەلی خۆمان زانین و کار بۆ ئەوەکەین بۆیە ئێمە تەنانەت لە هەندێک شتا کە بەشدار بین لە ڕیفراندۆمە یەک پاڵنەری ئێمە پاڵنەرە نەتەوەی و ماف سنتەریەکە بوو لە ڕاستیەکە کەوتینە بەردەم با بڵێن قسەی جۆرا و جۆریش بۆیە ئێمە لەگەڵ گەلی خۆمانین لەگەڵ مافی نەتەوەی خۆمانین لە هەرێمی کوردستان بێ لە هەر پارچەیەکی تر بێ جەنابی مامۆساش کە چۆتە با بڵێن تورکیا بە هەمان شێوە داکۆکی لەوە کردووە کە ناسنامەی کوردبوون گەلێک کە لە سووریا هەیە ئەبێ ڕەچاوی ماف و حقوقی بکرێت کە چەند ساڵە هەندێک لەوانە ئەسڵەن چۆنەڵی وێ بەش کراون لە ناسنامە خۆتانزانی لە تورکیا بۆیە ئێمە لە هەر شوێنێ بین لە تەمان ئێمە لەو هێزانە نین کە دابڕان و قەتی ئەمان هەبێ لەگەڵ کەسە لەگەڵ ئێران پەیوەندیمان هەیە لەگەڵ تورکیا پەیوەندیمان هەیە بەس پەیوەندی ئاسایی پەیوەندی بۆ خزمەتی گەلەکەمان لەگەڵ عێراق لەگەڵ هەموو وڵاتێکە ئێمە دەرگامان لە کەس دانەخستووە و ئەم پەیوەندیانی خۆشمان بۆ بەرژەوەندی خەڵکی خۆمان بەکارهێناوە لەو کاتێک کە ڕێگە گیرا بوو هەموو لە ئابروقی ئابووری بوو تاکە ڕێگایەک لە ڕێگەی تورکیا بوو بە بڵێن ئەمیندار ڕۆڵی تی هەبوولەوەی کە ئەو دەرگایەمان لێدا نەخرێت لە بابەتی سووریا کاتێک کە ئاوارە بوون ئێمە لە پێشەوەی هەموو خەڵکانە بووین کە بەدەمویانەوە بووین بە هاوکاری مرۆیی کاتێک قوتابیەکانیان هاتە ئێمە لە زانکۆی گەشە پێدان دەرفەتمان بۆ ئەو کوردانە کردەوە کە بە خۆڕایی بخوێنن کاتێکە بوومە لەرزەکە بوو ئێمە لەگەڵیان بووین بەڵام مەرج نییە ئێمە هەمان بیر و بۆچوونمان هەبێ بەرام بەر چۆنەڵی ئەو کەسە ئەو هێزانەی کە هەن لە هەموو شتێکە ئێمە هێزێکین لە هەرێمی کوردستانی تایبەتمەندی خۆمان هەر ڕخنێکی تریش کە دەگیرێ زۆر زار دەوترێ ئەوەندەی یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئیسلامیەکانی کوردستان بەگشتی ئەوەندەی تاعاتفیان لەگەڵ مسلمانێکی غەزا هەیە ئەوەندە تاعاتفیان بۆ مسلمانێک نییە لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان لە باشووری کوردستان ئەم قسە لە جێی خۆی ئەو قسە لە جێی خۆیان نییە بەدیوێکە ئێمە تەمان کۆمەڵی ناسنامەمان هەیە کۆمەڵی بازنەی پەیوەندیمان هەیە بازنەیەکەیە پێوتێ ئینسانی بوون مرۆڤ بوون ئێمە لە هەر شوێنێکی ئەم دنیاە مرۆڤ زۆڵمی لێ پرێستەمی لێ بکرێ بەڕاستی هاوسۆزین لەگەڵیان مسلمان بێ غیری مسلمان بێ بازنەیەکی ترمانێ پێوتێ ئومەتی ئیسلامی ئەمە بڵێ تونەڵی ئێمە وەکو دین هاوسۆزین و ئینەمە المؤمنون ئیخوە کاتێک کە مسلمانێ باوەڕداری هەر زمانێکی هەبێ هەر ڕەگەزێکی هەبێ کاتێک ئەچەوسێتەوە ئێمە تەعاتف و هاوسۆزیمان هەیە عادەتەن ئەمە لە ناخی ئینسانە بازێت تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوەی لە زەینی ئێمە تێکەڵ بووە بە ئەجر و پاداش وە هاوسۆزیە کە ئەمە قوتێکی ترۆ زیاتر دەرەکەوێت بازنەیەکی ترمان هەیە بازنەی کوردبوونە جا کوردبوون لە لای ئێمە هەم مسلمان بوون و هەم کوردبوون ئەگەر مسلمانیش نەبێ هەر هاوسۆزین یعنی ئەویش خاڵێکی پەیوەندیەوە ئێمە بە تەوایمانە لەگەڵ هەموو مافێکی گەلی خۆمانە هاوسۆزین بەڵام لەوانەیە زەمینەی ئەو شتێک کە ئەکرێ فەرقی هەبوو بێ ئەوەی کە لە غەزە ئەکرێت جیاوازی خۆی هەر هەیە مەبەسم ئەوە نییە کە توێ بڵێ ئەو زوڵمە جیاوازترە لەوەی کە لە نەنا هەر مرۆڤێ بکوژێ ئێمە بە قەتلی حسێ بکەین مسلمان بیکوژێ کافر بیکوژێ نازانم جوولەکە بیکوژێ یعنی ئێمە هاوسۆزین ڕێک بۆ ئەوە بەڵام مەبەسم لە جیاوازەکە چییە ئێستا کە ئەوەی کە لە غەزایە چ لە ڕووی کوشتنەوە ژمارەکەیەوە چ لە شێوازی کوشتنەکەی چ لەوەی کە پیشانە درێ چ لەوەی کە ینی شتێکی جیاوازە ئەمە پەیوەندی بە ینی ئەوروپیەکانی هێناوەتە ناو ئێمە ئەسڵەن لە هەندێک شوێن ڕێگان پێ نەداوین لێرە بچین مزاهرە و عینێک بکەین لە هەرێمی کوردستانە یعنی مەبەسمێ ئەوروپیەکان لە ناو زانکۆکان هەموو دنیا ڕژاوەتە سەرجادە بۆ کەیسێکی وا تۆ پێت ناخۆش بێ آخر مشکلەکە لەوەیە هەندێک کەس پێی ناخۆشە تۆ هاوسۆز بی لە کاتێک کە تۆ میلەتێکی چەوساوی چۆن هاوسۆز نابی وەکو دین وەکو مرۆڤ وەکو خەڵکێکی چەوساوە وەکو تەعاتوفێکی مێژوویش کە ئێمە هەمانە لەگەڵ فەڵەستینە بۆیە ئەوە ڕاست نییە ئێمە هەر مرۆڤێکی کورد
ئێمە خاڵەتمان هەیە لەقربوون ئەولا بالمعروف ئەگەر ئەو مسلمانیشە و کوردیشە ئەوە دوو پەیوەندی هەیە ئێمە نزیکین لەوەوە مسلمانیش نەبێ هەر کورد بوونەکە بۆ خۆی خاڵێکی هاوبەشە مرۆڤ بوونەکەش خاڵێکی هاوبەشە و ئێمە بەڕاستی هاوسۆزین و ئەو قسانە هەندێکی بەڕاستی من و لە بابەتی شانوسیم شەڕی ئایدۆلۆژیە ینی مەسلەکە ئەوە نییە کە ئێمە دژبین کەس لە ئێمە زیاتری نەکردو ئەو حیزبانی لە کوردستان چیان کردووە کە جیاوازتر بێ زۆر بەڕێز دکتۆر فاتە سەنگاویان دامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس بە ئامادەبوونت زۆر سپاس بە خێراتی مامۆستا